يلا يلا ورنوا بو همو بابته او باينجاني باينجان كولا كوتا مادي بازيان ورنوا خياري قول بدمي بارشي آزادي ورنوا صوزا كورو كروزو ترتيزي سري أزمار ورنوا يلا ورنوا او خياري باسطورة او صوزي سري قويجا. السلام عليكم. عليك السلام اكيد يا اخوان ياني عمشيا شو انا ام تشتري واشتري لا سيراني ويكون على كامل ابا اخوة كابرا شي سيري لا جاكي ولا يا اخوة بيروز بيه دستي خوش بيه سيراني شي اي ام تشتري اي دنيا قرمي كردوا خورك بقوته منیش ئەمەم داناوەڵێم با سێبەرکە بۆ شتەکان و زوو ئێکسپایر و خراپ نەبوو بۆ گەنەکە ڕازەکەی کە هەتاو لێیە پێش تاریخەکەی ئەکسپایر ئارە وەڵڵا باشە قەرنابیتێکی جوانم بەرێن هەردووانم بۆ قەرنابیت وەڵڵاهی نیمانە جارێ بەڵام ئەگەر زۆر زەروری ئارە وەڵا زەروری ئێستا هی نەکەم ئێستا مەسیجێکەکەم بۆ دووبەی بۆمان بنێرن بۆ کوێ؟ بۆ دووبەی ئەرێ بابە من داوای سەلاجاکەم تەلەڤیزۆن کورە بابە من قەرنابیتمەوێ بێ قەزای ئەی قەیچێکە قەرنابیتە دەوێت کەلەرمە دەوێت هەرچیەکە دەوێت بە مەسیجێک ئێستا لە دووبەیەوە پیانەڵم یەکەم تیارێکە گەیشت بۆمان بنێرن کاکە لای بەنامەیە بۆ خاتری خوا تۆ پێم ڕابێری چی دووبەی چی شتی چی ئەرێ گوێم لێ بۆ بازار ڕێباکە هەمەڕەشی جا ئای بەخێر بێ یاخوار ڕێبان ئەوە دیسان بۆچی ناردیانەوە وڵاهی نردومیان بۆ شتێکیش بیرم چۆتەوە بۆ کەلەرم قەرنابیت کاهوو تۆڵەکە نزیکە کردەوە ئۆهۆ پڵپینێ دەم خۆش ئەگەر 1 کیلۆ جوانم بەرەکە هەمەڕەشی بەخوا داوای لێبرد نەکەم و مەعەد ئەسەف ئەزانی بۆ 3-4 ڕۆژە حدودەکە تۆزێ مشەوەشە و تەوەتوری تێکەوتووە لەبەر ئەوە پەڵپینە و مەڵپینەش نەهاتوە جا حدود چه علاقی بە پەڵپینەوەیەکە هەمەڕەشی چۆن علاقەی چییە؟ ئەی لە ئاسمانەوەیەتە خوارەوە هەموو ئەو شانە غێر لەو حدودەوەیە تەنانەت ئەوە هینەکە ئەوە نییە ئەوە ئەوە تۆ حەقی ئەوە نەبێت داڵەکانی جەڵە پەڵپینە وەکو تۆڵەکەوە ئەمەنە زۆرە وەڵای خراپی تێگەیشتووە وەڵاهی مژدەی بەرێ بڵێ شیلۆی بوو بە 2000 دەبڕۆ 2000 ئەم خیارەی شوێوە جوانەکە هەمەڕەش ئەو خیارەی بەستۆرەیە خیاری شاکە بەخوا باشش خۆحاب چاو لێ ئەگە لێ ئەو کاسبێکەی ئێمە ئەمە نییە بلۆک دانێن بلۆک یەک دانە هەڵەگرێ و قەپێکی لێگرێ و ئەیخوات و هەرچیە داریم ئاوایە دێک ئەرێ تۆ یەک پرسیار ئەرێ ئەو باینجانی باهینجان قابل ئەمە بەرنامە بێ باینجان یعنی چی؟ کوورە یعنی چی ئەڵێم هی خۆمانە بۆی خەڵکەکە بێن و تەماعی تێکەن و بیکردن باشە دومینەوە خیاری پارکی ئازادی بۆ خاتری خوا پارکی ئازادی بەس جۆلانە و تێکڵ وڵە بەڕۆژەی لێیە ئەدی و پێ ڕابێرم من دومرێ خۆمان شتمان گووە بەخوا ئەم بازاڕە نییە ئەم سەر و سەری بکە لە نێرگە پیاز و ئەو گەڵامێ زیادرکەی خۆمانە هیچی خۆمان نییە ئەی باشە بەساقەبم ئەم هەموو ئەم دوێنمە ئەرزانە وەرەگن و ئیجازیان هێنێ بۆ لایکەن بە خەیار و تەماتە و باینجان بۆ ئەوی خەڵق ئیسفادەی لێ بکە بەڵای بڵم چی چوزانم ئەیکەن بە داری فستق و ئەیکەن ئاخردا بەقا هەمەڕەشی گیان من بە 2 ساڵ فستق نەخۆم بە خەیارمان نایە بەس هەموو ڕۆژە ئیشم بە تەماتەیە دووەمی سەیریکە قەناعەت کە زەلامی وا هەیە پێ دوێنم ئەرزی کردووە بە چنار دووس بەیەکێ لە مەیانی دارەکە ئەیفرۆژێ کەی ئەمە وەزعە بۆ خاتری خوا کورە دەچوزانم کاکەوتۆ بە من بۆڵی دەبڕە بە دارەی زەراع بڵێ بڵێ خێتەیەکی زەراعی باش دابنێن بە ئەم شتانەمان ساڵ دوانزەیمان هێواش خەتەی زەراعی چیدا حای مبارەک بێ ئاخوا کەسەکانی مازەک کورە من وتم ئەمانە لا بە ئەمەش و چەتریشی زیا کردووە کورە بۆ زیایی نەکەم کاکە چی بووە؟ ئەوە تۆ یەک دەنێک احترامی قانونی لا نییە واللهی کەس بەقە من قانونی خۆش نایە و احترامی ناگرێ جا دەکەیە خۆ ئێستا سیارەوشی پیان ناڕوات ئێخوا منیش ئەوە خۆ کفرم نەکردووە ئەڵێم بە ڕاستە کازانی چۆن ئێستا جادەکە بۆ شۆڵوەڵبی ئەوەی لێدانا و ئاوایان تۆ زەحمە نەبێت تۆ قسەمەکە من لەگەڵ تۆ منێت تۆ دوکاناری یا مشتری وەڵام من مشتری دێدە تۆ قسەمەکە باشە چەند جارە مود لای بە ئەرێ تۆ ئیش و کار و کاسبی نییە دیسا باشە یەکشت تۆ ئەمە بە من لا ئەبەی بۆ من بووی بە ڕامبۆ ئەڵێ ڕامبۆی هاتووتە سەرم یەکەوە کۆپتەری وەشانەوە ئەمە چییە؟
ئەمە شوێنیازی چی هەیە ها ئەمە چییە ئەمە ئەوە بەڵێ مەشینەی هینە چیمان بڕینە بەڵێ ئەوە زانی چی بۆ من ئازایە بێ ئامرەکەشی ئەینێرێت نییە لە ماڵۆ بێگاری پێکاچی منەکەی تێبڕێ ئادەی جوان جۆ سەرکە بەچی پێکەی وەڵامە هیچ بە تۆ پێ ناکەینەوە پێش تۆ قسەیەکی زۆر خۆشی کرد ێستا بینەوە جارێکی کە قوزە قوت ها شتیوانەکەی ئەرێ تۆ جۆ بگرە بەڵێ بۆ گاتە بە مەمنەکەی چی چۆن گاتەی پێ ناکەم ئەی تۆ پۆلیسی هەبێکی من بڕینە چییە جا باشە تۆ چوزانی من بۆچی من بڕێ نەچم خامە جۆزێکی کە دەوامم تەواوێ ئەڕۆم کاسپی یەکەم بە قوربان من فەلاحم فەلاح فەلاحی چی بێ قەزاوی ئەمەی چی من بڕینە قابلە بیری دیوازی پێلێ ئێستا کاکە برا ئێوە بۆ لەسەر قسە ناوەسن بە قوربان تۆزگە داوام تەوا نابێ من فەلاحەتێکم ئەی بە خەریکی فەلاحەتی و ژێرخانی ئابووری کوردستان بم وەڵای خۆ عیب نییە بەزار کام فەلاحەتەیە کام فەلاحەت ڕاز دەکات سواریم تەرەکتۆرە بۆ ئێستاشی عەرزە کێڵێ کۆمباینی پێچێتی ئەوەسە برا ئەچم بۆ دروێنە دوایە بابا دروێنەی چی تۆ پێ بکەن لە دەی پێکەکەنم کێشەوە بە ناوی دەمدا ئەخ باشە دروێنەی چی بڵێت برا ساڵەکەی عەلان نەکرا وشکە ساڵیە ڕەحمە لە دین ئێبرا گەنم و جۆ تەواو بەرەڵا نەکرا بۆ مەڕووین تۆزێک ماوە منەچم بۆ دروێنە ئەی ناتەوێت کەمپاین بەرم کورە برا گەنم ئەوە لێ بە قوربان ئەچی نەختێکە دوورینەوە بۆ کاوشتەکەی ئەشهەدوو پۆلیسێکی زۆر بە معریفەت واللهی ئاشهەدوو ئافەر یعنی من پیاچین زۆر بە معریفەت نه معریفە ئێوە خۆش معریفە نەما ئەمە کەی مرد ڕازە چەندەم ڕۆژێتی ئەمینی معریفە چەندەم ڕۆژی نییە و مرد و لە جامیعەش مرد کوایەدا لە ئەچوە قسەی وا ڕازەکە ئەو پۆلیسە واللهی نازانم تۆ چۆنیان کردی بە پۆلیس ڕازەکە ئەفەنی معریفە مرد لە جامیعە کۆرە منە قسانە ناچێ بە مێشکمە شتێکی تر ئێوە زانن خزمێکی من مامۆسایە لە جامیعە زێ چییە چۆن چییە هاتی تۆ سەیری کۆرە من لە ژێر چەتری ئەم پیاوایە نەبی دەم و فەقە دەشکێنم چۆن خزمی من مهم نییە لە جامیعە ئەرێ تۆ بوو ئەمە نەفشەفش بەو خزمانەی خۆتەوەکەی هیوایە دە خزمی لە جامیعە هیچی وەکۆکەی من نییە کاکە کاحەمەڕەش هیچی وەکۆی من نییە ئەوەی تۆ چیە بە قوربان عادی تێمان ئەوەی من ئێستا مامۆستایە لەم جامیعەیە سەری زمانی و بنی زمانی ئەڵێ تەلەبەی ئێستا بە کەڵک نایە و عیلم وای لێهاتۆ مامۆستا کاتی خۆی یەکێ بوو لە تەلێبە مزاهرەچیەکانی ناو جامیعە لە دشی مامۆستاکانی خۆی برا سەیری ئەو نسیب و مستەقبەلە ئەی ئافەر مستەقبەلی ژەر تۆ خۆش بۆ سوتا کەی ئەمە ڕازەکە لە تەلەڤیزیۆن نابینیم حەرچی کەلوپەلەکانیان بوو کەوت بۆ سەر جادەکە هەمووی ئاگری دەبەر دە بەسەری تۆ من دووشەوە بە دوای مستەقبەلە خۆت کورە نا ئەمە دایکی مناڵەکان لە مستەقبەل حەلقەیەکە ئەم عەرەبیانە متابعەیە کرد من دووشەوە ئەم سەتەلایتە ئەیهێن و ئەیبەم نووسراوە نۆ سیگناڵ دەقەی چێکە جاکەوە کەی مشکلەیە بۆی بخەرە سەرە و مەجموعەیە ئەمریکای لاتینی ئەوە سێ چوارشەوە ئیعلان کرا لە کوبا سەتەلایت ئازاد کرا ئۆ کوبا ڕازەکەوەی کابراکە ڕئیسی بووە ها ڕیشێکە بوو هەر لە عالەمە جوار عالەمش بوو لەبەر علم و معریفەت یعنی مەجالی نەبوو ریشی خۆی تاشێ نەگەیت کورە ئەوە لە تەمەڵیا تاقەتی نەبوو ریشی تاشێ ئاینەوە ئەڵێم تو سەری خۆ بە جددیتە من بیستم وتیان مۆبایل و شتی وایان دەوێت ئەوەتەی ئەو نەماوە لەسەر حکوم براکەی هاتووە مۆبایل و شتی مەسموح کردوتی هەچ کەسێ مۆبایلی بێ با پێ بێ ئێستا سەتەلایتی شێڕۆنێتیشتا ئەرێت خوا زەحمەت نەبێ ئەفەنی سڕێکی ئەم جلە دڵبانم پێ ناڵێ من هەرچەند تۆ ئەبینم جلەکانی لە قەدەر خۆ نییە و دڵ بە بەبەرێ ئەی چۆن ئەی وایە ئەیعنی وەزعێکەمان بە خۆمان دڵ بە ئەی وایە وەزعەکە بە خۆمان دڵ بە ئەی ئەم هەموو مەشاریع و ئەم هەموو کۆمپانیا و ئەم هەموو ئیستیسمار و ئەم هەموو دیموکراتی و ئەم هەموو شتە زلەکە هێنایانە بۆ عێراق طبعا دڵ بە بەبەر بە خۆمان ئاڕەوەڵا لە قەدەر خۆمان گەورە وەڵڵاهی تەئید دەکەم ئەزانی بۆ سەیری چێکەوە ئیتر دار و بەر دەڵێم گوێ هەیە وەڵڵاهی بە ناشکوری نێبێ ڕازەکەی جاران شارێکی وا بە دوو مفۆزی وەکو منە چوو بەڕێوە ئێستا خوا ئاگای لێ 2000 لیوانمانەیە وەزع ناڕۆ ئافرین ڕازەکە تۆ واز لەوە بێنە بابە باسی چیەکەی دنیا گۆڕاوە دنیا گەورە بوو ئەو قسانە مەکە باشە کا حەمەڕەشی گیان پێشەوەی وەزعەکە و پێ کۆتایی پێبێنم
ئەمە بتڵی بەچەنە ئەوە بڵێکە شوارەکی 1 لیترە شواریان لیترێکن ئەمە بە 250 بە چواریان نەکاتە 1000 دینار شواریان بە 1000 ئەی بنزین بەچەنە زەحمەت وەڵا بەنزین دوو نوعمان هەیە هەمانە بە 560 هەشمانە بە 825 لیتری لیترێ ئاو بە 1000 دینار و لیترێ بنزین بە 825 ئاخرەوە محەسەنە الله لەم وەزعە یعنی ئێستا ئێمە خۆمان هەش پستۆنین چۆن سارە هەش پستۆنە چۆن بۆ ئەی چی خەڵک بۆی لە سارێش پستۆنە ترسێ لە بنزین زۆرەخوا ئێستا خۆمان ئاو زۆرە خۆینەوە نییە معنای وایە خۆمان وەزعمان زۆر خەتەریاتە و سارەکانمان باشترە ئەشهەدوو ئەی ئافەر باشە بۆ نایەن وەڵا تۆش وەرە تۆش دەگەڵمان بە بۆ نایی منەظەمەیەکی عالەمی دانێن منەظەمەی عالەمی و لەسەر چی واللهی منەظەمەیەک دانێن ناوێنین ئاو پیک لەسەر ئاو ئارە وەڵڵا ئاو بفرۆشی وەکو ئۆپیکەمەی نەوتەکە ڕازەکە ئاو گرانترە لە بنزین وەڵڵا لەبەر ئەوە زەحمەت نەبێ ڕای کێشە عەربانەکە و باسەیتر دایەڵە دەتخوازن کاکە جان خۆم حەزەکەم لێرانە بم بەڵام مشتریەکانم قبوڵ ناکەن کاکە وتمان مشتری قبوڵەکە کەیفی خۆیەتی بەس فەرم و زەحمەت نەبێ ئەم عەرەبانەی لابەر ئەوە لای نابم بزانم چییە ئەم عەرەبانەیە گوێ لە من بگرە ئەمە ڕا ناکێشێ ئەمە هەڵەگیرێ ئەرێ ماڵێ بە قوڕنەگیرێ ئەوەنە ڕەتی دەچوە تایی بۆ دروستکە بۆ من حامورابیم تایە دروستکەم ئەم جابوو کا بەژێرەوە بووکە چی بکا بەژێرەوە ڕازەکە ئەی ئافرین کا حەمەڕەشی ڕازەکە ئەگەر تایی بۆ دروستکە وەک حامورابی هەموو بین بەژێر وەزعەکەوە ئەی چۆن تۆ تێناگەی چۆنە وەزعە وەڵڵاهی من ئێسانی من بەس مۆمەزانی خوێنەواری حامورابی دایناوە خوێنەواری حامورابی دایناوە تەجرید حامورابی دایناوە نیظامی ئەوەی عەسکەر بچێ بۆ جەبهە بێتەوە ئەرزی بەنێر حامورابی دایناوە عەرەبانە ڕازەکە هەر ئەبین بەژێر وەزعەکەەوە بەڵام من لەو شتانە ناترسم حامورابی دایناوە نەبوو خوزنەسر دایناوە لایەبەی باشە لای نابەی ئەزانی چی پێەکەم چیم پێەکەی تەقەم لێەکەی سزن مەکەی چیم لێ قەولێ ناکەم بە چاوی ئەم مشتریە و کارێکە پێەکەم دیموکراسی ئەو کارێ بە عێراق نەکرد بێ